بە درێژایی 3 کیلۆمەتر شوفێران ڕیزیان بەستووە بۆ وەرگرتنی بنزینی حکومی. لە هەفتەی یەکجار بڕی 36,000 لیتر بنزین دەگاتە سنووری قەزای چۆمان و ئەمەش پێداویستی هاوڵاتیان پڕ ناکاتەوە. لە بەیانیەوە زوو هاتیمە سعات 8 بوو 8:30 و شتێکی وا بوو هاتم لە ناو گەڵاڵم سڕەگرت ئێستا هاتیمە لێرە نانیە خۆم نانی بەیانی سڕێ بنزینیشە لە گوندی شێرکاوە ڕاهاتیمە لەوەیکەوە بنزین تێ بکەم بنزینی کار بە 690 یعنی بەداخەوە وای لێ هاتیە بە بنزینی 690 یعنی بەو گرانیە 6 دانەکە سڕی لۆ بگری ئەوە جگە لەوەش وەکو باڵەکەتی هیچ بنزینخانەیەکی حکومی لێ نییە لۆی هاوڵاتی بتوانانی بە شێوێشی ئاسان بنزین تێ لە ناوسەنتەری قەزای چۆمان هیچ وێستگەیەک بەشە بنزینی حکومی پێناگات و شوفێران دەبێت لە سنووری ناحیەی گەڵاڵە ئەم بەشە بنزینە وەربگرن. ما ئەوەستا هاتی نەسڕێ بنزینی ئەبینی کە لەو ژیانە خۆش ئەمە تێداینە تەماشەی کە ئەوە هاتی نەسڕێ بنزینی هەموو ڕۆژی عالیمە ئەو ئاڵەیە بەو بێ ئیش و کاریەی بەو بێ پارەیەی ئەبینی کە تووشی سڕێ بنزینیش بووینە لە بازاری تقریبا بە 1000 دیناریە باش بازانیا تێکەی بەو بێ ئیش و کاری چ بکەی چەکەی ئەمە چ بکەین ئێستا عالیان چ بکەی ئێستا دەگە ئەو ژیانی چ بکەین ئێستا بەعرێ بنزینی و نەفت و هەشت دنیا ئەو عالیمە بەو ئاڵەیە هەموو ڕۆژێ. سەرباری بەرزبوونەوەی نرخی بنزین لەم بەشە بنزینەی حکومەتیش هەفتەی 1 ڕۆژ دابینی دەکات شوفێران تەنها دەتوانن بای 25,000 دینار وەری بگرن. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.